ئەو کارانەی کە کردومانە زۆرن بەڵام ئەوەی کە پێویستە لێرە جارێکی تر ئاماژەی پێ بکەین مەسائلی ئەوە بووە کە ئێمە لە دوای ئەو وەزعە نالەبارەی باریدارایی بەسەر هەرێمەکەمان هات بەسەر حکوومەتەکەمان هات هەوڵماندا کە منحەی کە سوکاری شەیدان و ئەنفارکراوان و زیندانیانی سیاسی کەم نەکرێتەوە بە سپاسەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە هاوکاری باشمان بوون بۆ وەزارەتی دارایی لەو بوارە کە توانیمان ڕووسورانە لێی دەرچین لە بەرامبەر کە سوکاری شەیدان دەربارەی شەیدانی سەربەردی شەڕی داعش بۆ خۆتان نەزان ئەو شەیدانە تا ئێستا لەسەر وەزارەتی ئەمە تۆمار نەکراون بەڵام بە بڕیارێکی خۆمان هەموو ئەو امتیازاتانەی بۆ ئەو شەیدانی کە تۆمار کراون لە ئێمە بۆ کوڕ و مناڵ و کچ و هەموو وارسەکانیان وەکو ئەوان لە خوێندن و تەندروستی و ئەوانە بێبەش نەکراون و تا ئێساش بەردەوام ئەو امتیازاتانە وەرەگرن ئەمڕۆ مژدەیەکی خۆشتتان پێ ڕاگەێنین کە ماوەیەکی زۆرە هەوڵ دەدەین بۆ یەزەوی بۆ ئەو وارسی ئەو شەید و زیندانیانی سیاسیانەی کە تا ئێستا دابین نەکراوە کە بە خۆشحاڵیەوە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بە تێکڕای دەنگ بڕیاردرا یا مەبدەئیەن کە ئەو زەویانە بە پێی یاسا ڕێبخرێ و جێبەجێ بکرێت بڕیاردراوە کە 11,141 پارچە زەوی دابین بکرێ بۆ کە 5,069 بۆ ڕاگیراوانی سیاسی و ڕزگاربووانی شاڵاوەکانی ئەنفالە 3,398 پارچە زەوی بۆ شەیدانی سەنگەر ئەوانەی کە سوودمەند نەبوون تا ئێستا ئەو بڕیارە بۆ ئەوانش دەرچووە پیرۆزبایی لە ئەوانی شەکەین 2,674 هزار پارچە زەوی بۆ زیندانانی سیاسی ئەوانەی کە منحەیان هەیە نزیکەی 2,000 کەسێک کە تا ئێستا زەویان وەرنەگرتووە ئەو بڕیارە ئەوانی شەگرێتەوە